کوشتاری شەوی ڕابردووی خۆپیشاندەران و مانگرتوانی بەغدا جارێکی تر ئەو ڕاستەی چەندبارە کردەوە کە پارتە خۆسەپێنەکانی عێراق ئامادە نین بە سانایی دەسەڵات ڕادەستی جەماوەری بێبەش و ناڕازی ئەم وڵاتە بکەن. بەرزبوونەوەی هێڵکاری گرژیەکان ئاماژەی ترسناکن بە داهاتووی بارودۆخی سیاسی و ئەمنی وڵات. پێنجشەممەی ڕابردوو لە کردەیەکی خۆنواندنی پارتە سیاسیەکاندا بە ناوی خۆپیشاندان بۆ پشتیوانی لە ناڕەزایی ئاشتی خوازەکان ژمارەیەکی کۆکراوە لە لایەنگرانی ئەو پارتانە چوونە گۆڕەپانی تەحریری بەغدا و بە چەقۆ و خەنجەر هێرشیان کردە سەر مانگرتوان و پەناگیران و حەڤە کەسیان بریندار کرد و دۆخەکەیان ئاڵۆز کرد. بۆیە مانگرتوان مەترسی ئەوەیان هەیە کە پارتە پاوەندخوازەکان بەم شێوە و ڕەوشە هەوڵ بدەن ڕیزی خۆپیشاندەران تووشی گرفت و دژواری بکەن. پارتە سیاسیەکان لە کاتێکدا دەستیاندایە ئەم کارە مانگرتوان و پەنەگیران هیچ گرنگیەکیان نەدا بە هەوڵەکانی ئەوان بۆ جێگرتنەوەی عادل عەبدولمەهدی، چونکە ئەوان بڕوایان وایە دەبێت سیستەمی سیاسی وڵات بگۆڕدرێت. بڕواشیان بەو پارتە سیاسیانە نییە کە وڵاتیان بەم دۆخە گەیاندووە جارێکی تر حکومەتی نوێ بگرنەوە دەست. ئەو خۆپیشاندانانی پارتەکان لە ئەنجامی ڕێکەوتن بوو لەگەڵ کۆمپانیای تایبەتدا بۆ ئەوەی بتوانن زۆرترین خەڵک کۆ بکەنەوە. هەندێک خەڵکیان لە بەغدا و پارێزگاکانی تردا کۆ کردەوە بۆ ئەوەی خۆپیشاندانی ڕاستەقینەی جەماوەر بخەنە ژێر پرسیارەوە. لەو خۆپیشاندانانەدا دروشمەکانی مرگ بۆ حیزبی بەعس و داعش و مرگ بۆ ئەمریکا و ئیسرائیل بەرز کرانەوە. چاودێران بڕوایان وایە ئەو دروشمانە تەنیا بۆ تێکەڵکردنی کارتە و هیچی تر، چونکە هەڵوێستی خۆپیشاندەرانی ڕاستەقینە و مانگرتوان کۆتایی هێنانە بە تەمەنی پارتە پاوەنخواز و گەندەڵکارەکان کە وڵاتیان بەم شێوەیە تووشی هەرەسی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنی کردووە و خۆیان لە پشتی ئەو دروشمە خەڵەتێنەرانەوە شاردووەتەوە. ئەوەی ئەو خۆپیشاندانانەی لە خۆپیشاندانی ڕاستەقینە جیا دەکردەوە هەبوونی میلیشای ماسکدار بوو کە هەر لە سەرەتاوە سەرنجی مانگرتوان و پەناگیرانی ڕاکێشا و بە گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی بۆ هۆی پێکدادان و بریندارکردنی ژمارەی زۆر لە مانگرتوان. بە پێی زانیاریەکان لەگەڵ خۆرئاوابوونی ئەو ڕۆژەشدا هەر خۆپیشاندەرێکی حیزبی بڕی 25,000 دیناری پێدراوە. چالاکان بڕوایان وایە مەترسی پارتەکان لە داهاتوو وایان لێ دەکات لەسەر ئەم ڕەفتاران بەردەوام بن. لەلایەک هیچ ئیرادەیەکیان بۆ چاکسازی نییە و لەلایەکی تریش هەندێکیان تێکەڵی ئەجێندای دەرەکی بوون. بۆیە لە دوای عادل عەبدولمەهدی دووبارە سەرگەرمی ئەوەن لە حکومەتی نوێدا ئیمتیازەکان کۆنتڕۆڵ بکەنەوە و جەماوەریش لە هەمان دۆخی هەژاری و بێبەشیدا بێڵنەوە. ئەوەش خەڵک ناچار دەکات بۆ گرتنەبەری ڕێگەی تر و ئاماژەکان بۆ زیاتر ئاڵۆزبوونی دۆخەکە دەچێت.